دەربارەی ئەو خواردنانەش زۆر پرسیار دەکرێت کە ئایا کام خواردنانن کە هەستیاری زۆر لە مناڵە دروستەکەن لە مناڵێ بۆ مناڵێکتر جیاوازە بۆ نمونە پێشتر ئەوترا هێلکەیەکێکە لەو خواردانەی کە هەستیاری زۆر لە مناڵە دروستەکات بەڵام ئەمە بۆ هەموو مناڵێک وانە و سەرچاوە زانستیەکان ێستا باز لەوا دەکەن کە هێلکە ئەکرێت یەکێ بێت لەو خواردانەی کە لە خواردنە سەرەتاکانە دەست پێ بکرێت بەڵام بە هەمان شێوە بە بڕێکی کەم و زۆر جاریش باسیەوەکرێت بە زەردێنەی هێلکەکە دەست پێ بکرێت بۆ نمونە لەو خواردنانی ترکە احتیمالە هەستیاری لە مناڵە دروست بکات بۆ نمونە خواردنێکی وەکو گۆشتی سوور یا خواردنێکی وەکو نان ئەمانە هەموو ئەگەرن کە لەوانەیە هەستیاری لە مناڵە دروست بکەن بەڵام لە مناڵێ بۆ مناڵێک ئەگۆڕێ و باشترین ناسینەوەش بۆ دایکان و باوکان بۆی بزانی بەکام خواردنە هەستیاری هەیە بریتە لەوەی کە دوای پێدانی خواردنەکە مناڵەکە نیشانی هەستیاری تیا دەرەکەوێت بۆ نمونە ئەڕشێتەوە سکیە چێ تووشی ئازاری سکە بێ جانی سوورە بێتەوە کۆمەڵی نیشانی تریش بە هیوام لەش ساغ و سەلامەت بن. سمارت وەرچەرخانە